جارە بە هەوڵ و کۆشی هەموو برایەک لەم سنوورە هەوڵدا بۆ ئەم ئاشتەواییە. سواز بەخوا هەر لە ئەوەڵی مەسیبەتەکەەوە سواز بەخوا برا و کەس و کارەکانمان زۆر خۆڕاگر بوون، زۆر خۆڕاگر بن کە بەرامبەر بم قەزیە بەسەرمانە هات. سواز بۆ ئەو برایانی کە بە هەوڵ و کۆشی چەند برایەکی سنوورەکە هەوڵدرا ئەم کێشە بچووک بێتەوە بگەێ بەم ئاشتەواییە. کێشەیەکی نەخوادرا لە سنوورەکە ڕوویە، لەو کاتانەکە ئەو کێشەیە ڕوویدا کاک سێوان قانەبانی شاری لەو نێوەدا گیانی لەدەستدا. ئێستا لەگەڵ بنەماڵەی کاک سێوان خوا لێ خۆش بوو سەڵحینمان لەگەڵ ئەوانە کرد.